سەلام چۆنن؟ ڤیدیۆی ئەم جارم لەسەر خوێندنی ماستەرە لە کەنەدا. هاوڕێن، لە ڤیدیۆی ئەمڕۆم وەڵامی پرسیارێکی زۆر گرنگەیەمەوە، ئەویش من زۆر حەزم لێ بێ ماستەر بخوێنم لە کەنەدا، بەڵام نازانم چۆن و نازانم لەکوێوە دەست پێ بکەم. ئەمڕۆ وەڵامی نازانم چۆن و نازانم لەکوێوە دەست پێ بکەم وەرەگرن. هەنگاوی یەکەم لە گۆگڵەوە دەست پێ یەکەین، ناوی ئەو زانکۆیە ئەنووسم کە ئەمێ ماستەری لێ بخوێنم. من زانکۆی کەلگاری بە نمونە وەرەگرم لەم ڤیدیۆیە. چمە سەر وێبسایتی زانکۆکە. زۆر گرنگە تۆ لە وێبسایتی زانکۆکان تێبگەی ئەو شتانەی نووسراوەمانەی چییە. یەم چیەکەم لەبەر ئەوەی من ئەمێ ماستەر بخوێنم، ئیشم تەنها بەوشەی گراجویت هەیە. Graduate programs, graduate students, graduate studies, graduate admissions. هەر شتێک وشەی گراجویتی لاوە بوو کەواتە تایبەتە بە چی؟ خوێندنی ماستەر. چمە سەر view programs، ئێمە خوارەوە. لێرە فاکڵتیەکە هەڵبژێری، بەڵام ئێمە هەروە بەجێهێلین. Degree levels کامەتەوێ؟ ماستەر. Completion type course based thesis based. ماستەر دوو جۆری هەیە، یەکێکی course based ئەوەی تریش thesis based. لە ماستەر جۆری thesis based تۆ ئەبێ لە ساڵی دووەم نامەی ماستەرەکەت بنووسی، دوایی وەکو سیمینار پێشکەشی مامۆستاکانی بکەیت. بەڵام لە جۆری course based تۆ نامەی ماستەر نانووسی، تەنها لە تاقیکردنەوەکان ئەبێ دەرچی، تەنها تاقیکردنەوەکەیت و کۆرسی زیاتر ئەخوێنی. ئی باشە کامەی باشترە؟ لە thesis based تۆ ئیشێک ئەکەیت کە تایبەتە بە تۆ ئەمێنێتەوە. بۆ نمونە کە نامەی ماستەرەکەت ئەنووسی، ئەتوانی کۆپیەکی لە کتێبخانەی زانکۆ داینێ، خەڵکی تر سوودی لێ ببینێ، وەکو سەرچاوە بەکار بێت. بەڵام لە course based ئەو شتە نییە، تۆ تەنها کۆرسی زیاترە خوێنی، با بڵێ وانەی زیاتر وەرگری و تەنها تاقیکردنەوەکەی. کامەی باشترە؟ thesis باشترە. Delivery types in-class online یان blended یعنی هەردووکی، بەڵام ئەوش بەجێهێلین. چینە سەر filter programs. ئێمە خوارەوە show all، ئەبینم هەموو ئەو بەشانەی یاوە کە ئەتوانی ماستەری لێ بخوێنی، ئیترەوە خۆتانە بێ کات تەرخانکەن و سەیری بەشەکان بکەن. من یەم لێرە چیەکەم؟ ئەو بەشە هەڵەبژێرم کە ئەمێ ماستەری لێ بخوێنم. بۆ نمونە من ئەمێ ماستەر لە پەترۆلیۆم ئەنجینێرینگ، ماستەر لە ئەندازیاری نەوت بێنمەوە. سەرەتا ئەبێ بزانم داواکاریەکان چییە و ئەبێ بزانم ئەو شتانەی کە نووسراوە واتای چییە. یەکەم، program overview، کورتەیەکی بچووکە لەسەر پرۆگرامەکە. لێرە نووسراوە thesis based، ئەزانم ئەمە جۆری ماستەرەکەم چیە؟ thesis based. courses، چەند کۆرس وەرەگرم؟ 3 to 5 هەتا 5 کۆرس وەرەگرم. classroom delivery، ئەبێ تەنها لە کلاس بیت، ئۆنلاینی نییە. time commitment، ئەگەر بە full time وەریگری 2 ساڵە ماستەرەکەت، ئەگەر part time بێ وتەوێ ئیش بکەی لەگەڵ خوێندنەکەت بە 4 ساڵ تەواویەکەی. supervisor زۆر گرنگە بۆ خوێندنی ماستەر لە کەنەدا، هەر زانکۆیەک بێت، نەک تەنها زانکۆی کەلگاری. زۆر گرنگە تۆ سوپەرڤایزەر بدۆزیتەوە. پێش ئەوەی ئەپلیکیشن بنێری، پێش ئەوەی ئەپلیکیشن پڕکەیتەوە، ئەبێ پەیوەندی بە سوپەرڤایزەرەکانەوە بکەی. سوپەرڤایزەرەکان کێن؟ هەر زانکۆیەک بەشێک لە مامۆستاکانیان ئامادەن قوتابی وەرگرن و سەرپەرشتی نامەی ماستەرەکەیان بکەن لە ساڵی دووە. ئەگەر تۆ سوپەرڤایزەرت نەبێت پێش ئەوەی تەقدیم بکەی بۆ زانکۆکە، چانسی وەرگرتنت زۆر کەمە. و ئەگەریش سوپەرڤایزەرێکت دۆزی و مامۆستایەکت دۆزیەوە کە سەرپەرشتی نامەی ماستەرەکەت بکە بۆ ساڵی دووەم، ئەوە چانسی وەرگرتنت لە ماستەر زۆر بەرزە. من چۆن پەیوەندی بە سوپەرڤایزەرەکانەوە بکەم؟ سوپەرڤایزەرەکان کێن بۆ ئەم زانکۆیە؟ هەموو زانکۆیەک ناوی سوپەرڤایزەرەکان لە وێبسایتەکە بڵاو ئەکەنەوە، ئەڵێن ئەتوانی پەیوەندی بەم مامۆستانە بەم پرۆفێسۆرانەوە بکەیت، چۆن بڵێ باوەڕیان پێ بهێنی، ڕازیان کەی کە ببنە سوپەرڤایزەری تۆ. ئەی باشە من چی بنووسم بۆیان؟ ئەوە لە ڤیدیۆیەکی تر باسی ئەوەکەین کە چۆن پەیوەندی بە سوپەرڤایزەرەوە بکەیت و چۆن
research of interest بنووسی ئەو لە ڤیدیۆیەکی تر باسیەکەین. ئەمە سوپەرڤایزەر کاتە ئێستا زانیمان سوپەرڤایزەر زۆر گرنگە بیدۆزیتەوە سوپەرڤایزەر. دوای ئەوە باشە من چۆن بزانم پارەی خوێندنەکەم چەنی تێچێ؟ لە هەر وەبسایتی هەر زانکۆیەک لە بەشی فیز یاخود تویشن فیز یان فاندینگ یان فاینانشیل سەپۆرت هەر بەشێک لە هەر ببورن لە هەر وێبسایتێک ئەو ناوانت بینی ئەوە مەبەستی پارەیە. فیز تویشن فیز ینی پارە باش من ئەچمە سەر فیز and fees regulation. لێرە نووسراوە graduate tuition and general fees are available. ئێمە خوارەوە زۆربەی زانکۆکانی کەنەدا تێچووی خوێندن بەپێی بەشەکە جیاکراوەتەوە، بەڵام زانکۆی کەلگاری هاتووە چی کردووە بەپێی جۆری ماستەرەکە تێچووی خوێندنەکەی دیاری کردووە. بۆ نمونە لێرن ئەڵێ چی؟ tuition fees جگە لە خوێندنی بزنس MBA ئەگەر thesis بێ بۆ international student تۆ ئیشت بەمەنیە تەنها سەیری international studentەکەی چەندێکە $8,081 و ئەگەر بتەوێ ماستەر بخوێنی لە بزنس thesis based جۆری thesis based ئەوە $29,027 باشە. ئەی باشە من پرسیارێکم هەیە، من نازانم ئەم 8,000 بۆ ساڵێکە بۆ 2 ساڵە بۆ سمستەرێکە بۆ 2 سمستەرە. لە حاڵەتی وە ئەگەر تێچووی خوێندن لە سەر وێبسایتەکە زۆر ڕوون نەبوو ئەبێ چی بکەی؟ کۆنتاکتی زانکۆکە بکەی، ئیمێڵێک بۆ زانکۆکە ئەنێری ئەڵێ من ئەمەوێ ئەم بەشە بخوێنم ماستەر لەم بەشە بێنمەوە، بەڵام نازانم تێچووی خوێندنەکەی هەر 2 ساڵەکە چەنە ڕوون نییە تکایە یارمەتیم بدەن. ئەو کاتە ئیمێڵت بۆ نێرنەوە و هەموو شتێکت بۆ ڕوونەکەنەوە. هەندێک زانکۆ هەیە تێچووی خوێندن زۆر بە جوانی و زۆر بە ڕوون و ئاشکرا شی کراوەتەوە. هەندێک وێبسایتیشێ ئاڵۆزە زۆر بە ئاسانی لێ تێناگەی. بۆیە باشترین شت وایە لەم حاڵەتە چی بکەی؟ پەیوەندی بە زانکۆکەوە بکەی. و چیەکەی لێرە؟ تەنها سەیری international studentەکەی. لە هەموو وێبسایتەکان هەموو وێبسایتی زانکۆکان هەمان شتە خشتەیەک کراوە، نووسراوە tuition نووسراوە fees بۆ international چەنە و جا بۆ سمستەرێ بۆ 2 سمستەر بێخود بۆ ساڵەکە هەمووی بێ بۆ هەرچی بێ بە جوانی شی کراوەتەوە. کاتە لێرە من تێگەشتم کە بۆ ئەوی بزانم تێچی خوێندن چەنە و پارە و حسابات و ئەم شتانە ئەچمە سەر چی؟ tuition fees. باش ئەگەڕێمەوە دواوە لێرە. باشە من زانیم سوپەرڤایزەر چۆن بدۆزمەوە، زانیم لەکوێوە سەیری تێچووی خوێندن بکەم. ئی باشە داواکاری زانکۆ لەکوێوە سێرکەم؟ ئێمە خوارەوە نووسراوە admission requirements یانی چی؟ یانی داواکاری زانکۆکە بۆ خوێندنی ماستەر لەو بەشەی کە هەڵت بژاردووە. GPA ئەگەر تۆ نمرەی هەر 4 ساڵی زانکۆت بە سیستەمی GPA ئەوە بێ GPA-کەت لە 3 کەمتر نەبێ. و ئەگەر 4 ساڵت خوێندووە بەکەلۆریۆس نمرەی هەر 4 ساڵی زانکۆ 2 ساڵی زانکۆ 2 ساڵی کۆتایی زانکۆت ئەبێ لە 75 بەرەو سەرەوە بێت. ئەی باشە پرسیارێک، من کۆنمرم 70 نییە 69 یاخود 68 چی بکەم لەم حاڵەتە؟ پەیوەندی بە زانکۆکەوە ئەکەی ئەڵێ من ئەو نمرەیەم نییە کە ئێوە داواتان کردووە، ئایا ئاسایی هەر تەقدیمی زانکۆکە بکەم؟ ئەوان پێت ئەڵێن ئاسایی یان نە. لەم حاڵەتە ئەگەر نمرەکەت 1-2 نمرە کەمتر بوو لە نمرەی داوا کراو ئەوە بەڕای من باشترە هەر تەقدیم بکەی، چونکە لەوانەیە ئەو ساڵی کە تۆ تەقدیمی ماستەرەکەی بۆ ئەو بەشە زۆر قوتابی تەقدیمی نەکردیان زۆر قوتابی ئەپلیکیشنی نەناردبێ و کاتە چانست هەیە. بەڵام ئەگەر بۆ نمونە و تو بووی کەمترین نمرە 7 تۆ کۆنمرەت 50 بێ ئەوە بە دڵنیاییەوە تەقدیمەکەی باشترە چکە چانست نییە. Documents چی ئەوێ؟ 2 official copies of your final official transcript. زانکۆی کەڵیاری یەکێک لەو زانکۆیانی کە پێویستی بە هەڵسەنگاندنی بڕوانامە و پشتڕاستکردنەوەی بڕوانامە نییە. چیەکەی ئەچیتە زانکۆکەت 2 کۆپی لە بڕوانامەی زانکۆکەت ئەخەیتە ناو زەرفێکەوە و زانکۆ ختم و مۆری زانکۆی پێوە بێ ڕێک ڕاستەوخۆ ئەینێری بۆ زانکۆی کەلگاری، پێویست ناکە بینێری بۆ وێست کە لە ڤیدیۆکانی پێشوو باسم کرد.
باشە ئەوان وێسیان ناوێت خۆیان هەڵسەنگاندن بۆ بڕوانامەکەتەکەن وابێ داخراو بێت لە ناو زەرفێکی داخراو. Statement of interest not mandatory واتە ئیجباری نییە کە بڵێ من بۆچی ئەمە ئەم زانکۆیە بخوێنم و ئەتەوێ ماستەرەکەت لەسەر چی بێتەوە هەمووی پێڵەن statement of interest یان research of interest ئەڵێ ئەگەر هەت بێ باشە ئەگەر نەت بێ ئیجباری نییە سیڤەکەشت بنێری میانی داواکاری سەرەکی نییە ئەگەری شنێنێری زۆر ئەساییە. Reference letters دوو نامی پشتگیریە لەلایەن مامۆستاکانتەوە ئەنێردرێ بۆ زانکۆکە کە پشتگیری تۆکەن ماستەر بخوێنی ئەمەیان ئیجباری هەرە بێ بینێری دوو پێویستیان بە دوو ڕفرانسێنی دوو نامی پشتگیری. ئەتر پەیوەندی بۆ مامۆستانەوە بکەن کە چۆن بڵێ نزیکن لێتان یان خود هاوڕێتانن ئەتوانن پشتگیریتان بکەن. دوو شتی تریشێ زۆر گرنگە بۆ ئەوەی کە بزانی ئەو بەشەی لێی خوێنی داواکاریەکانی تری چییە. دوو شتێ زۆر گرنگە یەکەم English language proficiency واتە تاقیکردنەوەی زمانی ئینگلیزی وەکوتم هیچ زانکۆیەک لە کەنەدان نییە کە ببێ ئایلز قوتابی وەربگرێ بۆ ماستەر بۆ خوێندنی ماستەر و دکتۆرە بە هیچ جۆرێک هیچ زانکۆیەک ئەو شتە قبوڵ ناکە و ئیجباریە مەرجی سەرەکیە کە تۆ ئایلست هەبێ. ئێستا بۆ ئەم بەشەی ئەندازیاری نەوت ئەگە بتوێ ماستەر بخوێنی 6.5 ئەوێ و ئەبێ لە هەر سێکشنێک listening, reading, writing, speaking ئەبێ 6 کەمترت نەبێ و کام جۆر ئەکادمیک. شتێکی تریش هەیە زۆر گرنگە دەدلاین بزانی تا چەندێکت لە بەردەستە بۆ ئەوەی فایلەکانت بنێری ئەپلیکیشنەکەت بنێری. لێرە دەدلاین تەنها سەیری بەشی ئینتەرناشنال ستودنتەکەی ئەگەر بتەوێ بۆ ساڵی 2021 مانگی نۆ بێ ماستەر بخوێنی لە زانکۆی کەلگاری هەتاکەیت لە بەردەستە هەتا 15 سێت لە بەردەستە کە ئەپلیکیشنەکە پڕکەیتەوە ئۆنلاین و تەقدیم بکەیت. ئەی باشە ئەگەر من بمەوێت لە مانگی یەکی ساڵی 2022 دەست بە خوێندن بکەم ئەوە ئەو کاتە هەتا مانگی حەوتت هەیە 15 حەوت و ئەگەر من بمەوێت مانگی 5 2022 دەست بە خوێندن بکەم ئەوە هەتا 15 هەیە کە ئەپلیکیشن بنێری. ئەو کاتی کە ئەم شتانە دزانی اینجا لە خوارەوە لە بەشێکی پیجەکە نووسراوە ready to apply یان نووسراوە apply now begin your application ئەو کاتە دەست پێ ئەکەی کە apply ئەکەی ئەوەی ئەمێنێتەوە چییە؟ تەنها فۆرم پڕکردنەوەی بە ئۆنلاین و پارەی ئەپلیکیشنەکە ئەی کە پێڵێن ئەپلیکیشن فی بۆت ناگەڕێتەوە لەوانەیە $100 بێ لەوانەیە $80 بێ بە پێی زانکۆکە ئەگۆڕێ. گرنگترین شت ئەوەیە پرۆسەی خۆ ئامادەکردنەکەیە کە دەستەکەی بە تەقدیمکردن ئەوە تەنها فۆرم پڕکردنەوە زانیاریەکانی خۆت داخلەکەی. ئێستامە ڕوونە؟ بەڵێ ڕوونە. باش منی ئەم چی یەکەم ئەچمە سەر وەبسایتی زانکۆیەکی ترەکەمەوە بزانم ئایا ئێستا ئەو شتانەی کە لەسەر زانکۆی کەلگاری زانیم بزانم ئەگەر هەمان شت بەراورد بکەم لەگەڵ زانکۆیەکی تر بزانم چۆن بڵێ بەرچاوڕوونیەکی تایە یانە سەرم لێی دەرەچێ یانە. با زانکۆیەکی تر وەربگرین University of British Columbia چمە سەر وێبسایتی زانکۆکە. لێرە من بیرمە سۆماچی و توتی هەر شتێک پەیوەندی بە گراجویتەوە هەبێ وشەی گراجویتی لاوە بێ واتە خوێندنی ماستەر graduate student. ئێمە خوارەوە لێرە نووسراوە چی؟ Master or doctoral programs, find the UBS grad program that's right for you. باشە ڤانکوڤەر پرۆگرام زانکۆی بریتیش کۆلۆمبیا دوو لقی هەیە دوو کەمپەسی هەیە دانێکی لە ڤانکوڤەرەوەی تریش لە ئۆکاناگانەیە ئۆکاناگان نازانم ئەم ناوە چییە زۆر قورسە دانێکشی لێرەیە. من چی یەکەم؟ ئێمە خوارەوە لێرە توانی فیلتەریکەی فاکڵتێکە هەڵنابژێرم بەڵام دیگریەکە یەکەم بە ماستەر بۆی بەس ماستەرم پیشان بە مود ئۆف دلیڤری لێرە ئۆن کامپەس ئەتوانی ئۆن کامپەس هەڵبژێری تر ئەمە لەسەر خۆتانەوەستێ پرۆگرام تایپ کۆرس بیسە یان تیسس بیسە اینجا فیلتەر داگری چی تەیاتێ هەموو ئەو پرۆگرامانەی کە توانی ماستەری لێبێنیتەوە. منیم چی یەکەم؟ من حەزم لێ ماستەر لە بزنس بێنمەوە Master of Business Administration. ئێمە خوارەوە لێرە ئەبینی چۆن بڵێ شێوەی داواکاری
پرۆگرامەکە داواکاری ئەو بەشکێتە لێ بخوێنی جیاوازە بەڵام ئەو شانەی کە باسمان کرد لە سەر زانکۆی کەلگاری لێرەش هەمان شتە بۆ نمونە لێرە نووسراوە tuition fee first year international 62,000 دلار یعنی من یەک ساڵ ماستەر بخوێنم لە زانکۆی بریتیش کۆلۆمبیا بە 62,000 دلار بیم مەگەر دانیشم 10 ساڵ بەس ئیش بکەم تا ئەم پارەیە دەربێنمەوە first year تەنها ساڵی یەکەم باشە بۆ ئەو نەگرانە لە بەرەوەی زانکۆی بریتیش کۆلۆمبیا یەکێکە لە زانکۆی زۆر گرانەکان چکە خۆی لە ڤانکوڤەریش دووەم گرانترین شوێنەوە بزانم یەکەم نەبێت دووەم گرانترین شوێنە لە کەنەدا بە دڵنیاییەوە زانکۆکانیش لەوێ تێچە خوێندن لەوێ گرانە نووسیوەتی فول تایم یان پارت تایمی هەیە research information لەم بەشە پێت ئەڵێ کە تۆ چ جۆرە ئینترنشپێک لە هاوینان وەرەگری زە لێرە نووسیوەتی internship or entrepreneurial industry project لانێ لە هاوینان ئینترنشپت هەبێت tuition financial supporتی هەیە لێرە هەمان شتە ئەگەر سەیریکەی نووسراوە tuition نووسراوە fees international student تۆ تەنها international سەیرەکەی application fee یانی چی یانی ئەو بڕەپارەی کە لە کاتی تەقدیمکردن لە کاتی پڕکردنەوەی فۆرم بە ئۆنلاین کە نووسرێ ئەپلای ناو ئەم بڕەپارەیە ئەمە بۆت ناگەڕێتەوە 148 دۆلارەوە بۆ زانکۆکەیە ئەنجە دوایی لێرە نووسراوە tuition program fee 83,000 ئەمە بە هەموویەوە 83,000 دۆلارەکە بەڵێ ئێمەوە پارەمان هەیە 83,000 دۆلار بین بە خوێندن ماستەر ئەمە دوایەوە ئەم چی یەکەم ئەمە داخەم ئێستا زانیم کە tuition fee لەکوێوەیە career option لێرە لەم بەشە پێت ئەڵێ کە تۆ ئەگەری وەرگرتنت لە چ بوارێکەیە کە تۆ تەواو بووی لێرە نووسیوەتی ئەو کۆمپانیا گەورانەی کە تۆ چانستێ لەوێ وەرگیرەی و نووسیوەتی 16 مانگە full time MBA یعنی پرۆگرامەکە 16 مانگە ساڵێک و 4-5 مانگێکی ئەوێ enrollment duration other stats ئەمە زۆر گرنگ نییە ئەڵێ پێشتر چەند قوتابیان وەرگرتو چەندێک تەواوی کردووە باش ئیتر لێرە زانیم کە بڵێ ئەو زانیاریانی کە پێویستە بزانم بۆ خوێندنی ماستەر لەم بەشە ئەزانم ینی چۆن بڵێ پێشەکێکی لەسەر ئەزانم ئەی باشە ئەگەر زانیاری ترم بوێت بۆ نمونە داواکاری زانکۆ بۆ ئەم بەشە چییە و ئەگەر سەیری وێبسایتەکەم کردو نەمدۆزیەوە نەمزانی لە کوێن نووسراوە graduate program requirement یان requirement for this program ئەگەر نەمزانی زۆر ئاسایی هەندێک وێبسایت هەیە زۆر ئاڵۆزە ئەتوانی چی بکەی یتە خوارەوە contact us لە contact us لە بەشی graduate school یاخود graduate office نووسراوە contact us بە ئیمێل بە هەر جۆرێک بێت تۆ پەیوەندیان پێوەکەیت و ئەڵێ I want to receive more information about this program جاکان پرۆگرام بێ ناوی خۆت ئەڵێیت و ئەڵێ حەزم لێ ماستەر بخوێنم و بەڵام وێبسایتەکەتان زۆر ئاڵۆزە ئەمە بزانم زانیاری زیاترم بنێ ئیتر یارمەتی تێن و وەڵام تێنەوە ئەمە زانکۆی بریتیش کۆلۆمبیا بوو بە وێبسایتی زانکۆیەکی تر بکەینەوە University of Waterloo ئەچمە سەر وێبسایتی زانکۆکە University of Waterloo لێرەیەم چی یەکەم بە دوای graduate studies ئەگەڕێم یەمە سەر admission یعنی بەشی وەرگرتن مە خوارەوە نووسراوە What would you like to study? Graduate Find my program لێرە پێت ئەڵێ ئەو ماستەر یان دکتۆرایی کە پارت تایمیشی هەیە توانی بە پارت تایم وەریگری بۆ نمونە من ئەمەوێ ماستەر لە سیڤیل ئینجینێرینگ بێنمەوە سیڤیل ئینجینێرینگ پارت تایمیشی هەیە زانکۆی وۆتەرلۆ یەک شتی باشە زۆر بە ئاسانی و بە سادەیی داواکاریەکان و هەموو شتێکی لە وێبسایتەکەدانەوە وەکو وێبسایتی زانکۆکانی تر نییە ئەوەیم زۆر بەدڵێنی هەموو شتێک زۆر بە جوانی ڕوون کراوەتەوە نووسراوە دێدلاینت کەیە
نووسراوە لە چ graduate research fields یان specialization area یان specializations ئەمە ئەو بوارانەیە کە تۆ ئەتوانی تیسزەکەتی لەسەر بنووسی، ئەتوانی ئیش لەسەر ئەو بوارانە بکەیت. study option تەنها تیسزی هەیە، یەکسەر نووسیوەتی requirementەکان admission requirementەکانی چییە و پێشتی وتووە پارەی خوێندنەکەت چەندێکە، زۆر بەسادەیی. ئەگەر زانیاری زیاترت ئەوێ ئەچتە سەر Graduate Studies Academy Calendar نا Contact Us شە دیسان ئیمێڵیان بۆ ئەنێری. ئەمە زانکۆی وەتەرلۆ، زانکۆی تەرلۆ شتەکانی ئاسانە. دوای ئەوە ئەچتە سەر How to Apply بۆی کە شانت بن چۆن تەقدیم بکەی. ئەم جارە University of دانەیەکی تر ساسکەچوان، ساسکەچوان هەڵبژێریم بزانین ئەم ئەڵێ چی. لێرە Academic Admission and Programs یەمە خوارەوە Graduate یان Undergraduate یان Graduate یەمە خوارەوە. سەیری ئەو بەشانە ئەەکەم کە ماستەری هەیە و تا لێرە نووسیوەتی ماستەریان PhD. ئیتر بەپێی بەشەکەی خۆت بۆ نمونە ئەگەر بتەوێت بزنس بخوێنی ئەڵێ 2 years 2 ساڵە MBA کۆرس بیستە، پرۆجێکتیان تیسزی نییە، تەنها کۆرس بیستە ئەم جۆرە ماستەرە. 47,000 دۆلارە. بەڵێ 4 دەفتەر 5 دەفتەر بەس بە کەنەدی، دۆلاری کەنەدی، کەمترەکە بە ئەمریکی. Master of Business Administration لێرە نووسراوە Admission Requirement، هەمووی نووسراوە. ئیتر وردە ئەبێ لەگەڵ ئەو زاراوانە ڕابێن. Admission Requirement، Tuition Fee، application، Start your application، Finding Supervisor. ئەگەر بتەوێت Begin Application ئەو کاتە دەست پێکەی دوای ئەوەی کە هەموو شتێکت تەواو بوو، هەموو شتێکت ئامادەیە. جا لێرە پێتەڵست ترانسکریپتەکەت چی لێ بکەی، هەموویە خوێنیتەوە. ڕێزەمێکەی تا چەند گرنگە ڕێزەمەی خۆت یانی سیڤەکەت ئەپلۆد بکەی. Letter of Intent یاخود Statement، ئەوە لە ڤیدیۆیەکی تر باسی یەکەم کە چیە نووسی. GMAT بۆ خوێندنی بزنس لە زۆربەی زانکۆکانی کەنەدا بۆ خوێندنی بزنس ماستەر لە بزنس 2 جۆرە تاقیکردنەوە، یەکێک لەو 2 جۆرە تاقیکردنەوەیانەوە، یەکێکی GMATە یاخود تاقیکردنەوەی GRE. زۆربەی زانکۆکان ئەگەر بزنس بخوێنی داوای ئەو تاقیکردنەوەیەکە GMAT یان GRE. بەڵام ئەگە بتەوێ بەشی ئەندازیاری بخوێنی پێویست ناکە ئەو تاقیکردنەوەی بکەی. ئەنجا ئەگە بتەوێ کۆنتاکتیان پێ بکەی، پرسیاری زیاترت هەیە، لە شتێک تێنەگەیشتووی ئیمێڵیان بۆ ئەنێری ئەڵێ کاکە تێنەگەشتم تێمگەێنە بزان ئەمە مانای چییە، ئەنجا ئیمێڵت بۆ ئەنێرنەوە. ئێستا بە شێوەیەکی گشتی زانیتان چۆن لە وێبسایتی زانکۆکان تێبکەیت. ئەگە پرسیارێکت هەیە لە کۆمنت بۆم بنووسە و ئەگەر ئەتەوێت زانکۆیەکی تر هەڵبژێرین، سەیری وێبسایتی زانکۆیەکی تر بکەین لە کۆمنت بۆم بنووسەوە. ئەگەر ئەتەوێت باسی بەشەکانی تر بکەین بۆ نمونە کە ئەپلای بکەیت چییە بێت، یاخود چۆن سەیری سکۆلەرشپی زانکۆکە بکەین بزانین ئایا سکۆلەرشپی لەگەڵە پرۆگرامەکەیاننا، یاخود هەر بەشێکی تر ئەگەرەتانەوێ ڤیدیۆی زیاتری لەسەر بکەم ئەوە لە کۆمنت بۆم بنووسن و پرسیارەکانیشتان هەر لە کۆمنت بۆم بنووسن و هەر شتێکشتان هەبووە لە کۆمنت بۆم بنووسن. هەتا ڤیدیۆیەکی تر لەسەر ماستەر لە کەنەدا منە بێ بڕۆم خواتان لەگەڵ.